سڵاوتان لێبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێبوار پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم پۆدکاستی کلینیکاست پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەمجارە باسی پێوەدانی دووپشک لەگەڵ گەستنی مار دەکەین و هەروە باسی پێوەدانی مێشی هەنگ زەردەواڵە زەنگە سۆرە یان هەر شتێکی دیکەی پێدەڵێن باسی دەکەین. باسی ئێوارەیەکی پاییزی پێش 2 ساڵ یان 3 ساڵ بوو بۆتان دەکەم. تازە یەکەم باوبۆرانی یەکەم باوبارانی ئەو کاتە بوو کە دەستی پێکرد بوو لە سەرەتای وەرزی پاییز. ئێوارەیەک هەور هات و هەور ڕۆیشت، ڕەشەبایەکی زۆر بوو، بارانێکی کەمیش هات. ئێوارەکە کە من شفتی بەشی فریاکەوتنم هەبوو، هەر دەمان بینی و یەکێک هاتبوو 2 پشک پێوەی دابوو. یەکێ نەبوو، دوان نەبوو، سیان نەبوو، زیاتر لە 10 حاڵەتی پێوەدانی 2 پشکم بینی خۆم. خۆشبەختانە زۆربەیان دۆخیان باش بوو، دۆخیان جێگیر بوو، بەڵام هەر بابا بوو لەبەر ژان هاواری دەکرد، چونکە ژانێکی زۆریان هەیە. ئەمەش لەبەر ئەوەی ئێمە زۆر جار باس لەوە دەکەین کە 2 پشک و مار وەکو بەربڵاویەکەیان دەڵێن لەبەر ئەوەی بەتایبەت مار خوێنی ساردە، مار خوێن ساردە، ڕەزای گرانە، بۆیە لە هاوینان زیاتر دێنە دەرەوە چونکە گەرمایە، لەو وەرزانەی یان لەو کەشانەی کە گەرمن بەربڵاوترن. بەڵام بۆ 2 پشکیش ئەمە ڕاستە، بەڵام بەربڵاویەکەی و هاتنە دەریان لە کەشە باییەکاندا کاتێک کە ڕەشە بازۆرە، کاتێک کە بازۆرە بەربڵاوترن. ئەمەش لەبەر ئەوەی کاتێک کە بای دێت، کاتێک کە بایەکی زۆر هەیە، 2 پشک لە شوێنی خۆی دێتە دەرەوە، لەبەر ئەوەی ئەوان لە ژێر بەرد و لە ژێر کلێنەکان کە خۆیان دەشارنەوە کەشەکەیان لێ تێک دەچێت، دەیانەوێت بێنە دەرەوە و بچنە شوێنێکی دیکەی ئارام. و زۆر جار لەو باوبۆرانەدا ئەوان گرفتی ئەوان هەیە بیناییان تێک دەچێت، ناتوانن بەباشی ببینن، بۆ ڕزگارکردنی خۆیان و بۆ سەلامەتی ژیانی خۆیان دەیانەوێت بچنە شوێنێکی دیکە. شوێنەکەی دیکە کوێیە؟ زۆر جار دەچنە ناو پێڵاو، دەچنە ناو جلوبەرێک، دەچنە ئەو شوێنانەی کە مرۆڤ لێی دەژی، دەچێتە ناو خانوەکان. لێرە مەترسیەکە دەست پێ دەکات، کەسێک دێتە دەرەوە پێڵاوەکەی لێ پێ دەکات، 2 پشکێک پێوەی دەدات. ئەمڕۆ لەگەڵ دکتۆرە سۆلین کاوە پسپۆڕی پزیشکی فریاکەوتن باسی ئەم بابەتە دەکەین. دکتۆرە بەخێر بێ. سپاس، مەمنون، گەلێک سپاس. زۆر سپاس. دەستخۆشی لە ئەو بیدایەتە جوانەی کە کردت. دەستخۆش. زۆر معلوماتێکی زۆر ڕاستە وا بووە. ئێوە دەبینن لە پاییزان بزەبت لە تەواری عینە لە کنەمەشەر ئەو بەزمە هەبووە. ئێمەش ئێستا خەریکە بەرەو ئەوە دەڕۆین، وردە لەمەودا با دەست پێ دەکا، بارانی کەم دەست پێ دەکات و کەشەکە دەگۆڕێت. ئێمە گوتمان مار خوێنی ساردە، لە کەشە گەرمەکان باوترن، بەڵام 2 پشک جگەلەوەی کە باوترن بەڵام کە کەشیان لێ تێک دەچێ دێنە فریاکەوتن. بەگشتی مار و 2 پشک پێوەدانەکانیان چەندە بەربڵاون لە جیهاندا؟ ئەگەر لە جیهاندا سەتا پەنجای بڵاوبوونەوەیان کە زۆر زۆرە، لە ساڵانەش مردنیان گەلک زۆرە، لە 80,000 لە بۆ 138,000 ساڵانە مردومان ینی جێلێبۆ و کە ڕۆکەمەندیش کرایە کە ڕێکۆرد کرایە لە حەسەبی ئەوەی WHO جیهانی، و زیاتر لەوانەی کە شەرق الئەوسەط ماشە کە زۆر بە لە چێن دەرە زیاتر دەور و پشت، یعنی ئەو جیهانەی کە گەشتی زیاترە. سەمەسەرەن بوو نمونە ئەوانەی کە لە بۆ حالەتەکانی کەلۆمان دێ لە تەواری لە ناوڕاستی هەولێرۆمانە زیاتر لەوەی کە مەسەلەن بابێنەوانی لە کەس نەزانەوە ڕالۆمان دێ، ئەوانەی کە لە دەشتەوە، لە سۆران، هەریر، لە دەوروبەری شاری هەولێر و دەوروبەری ئەطرافمان کە بابلین دێتن لۆ بخۆت دەزانی، ینی زیاتر ئەوانە لە گەشت زیاترن لەو جیانەی کە مرۆڤی تێدا کەمترە. لە سنتەری شارەکانی زۆر جار لەبەرەوەی خانوەکان دەتوانین بڵین بۆ نمونە کاشیە لە بخکراوە گەچ کراوە، خانوەکان بە شێوەیەکن کەلێنیان کەمترە، مار و 2 پشک کەمتر دەتوانن داخلیان ببن. لە ناو دەشتەکان ئەوە زۆرترە و مار و 2 پشک بەربڵاوترن. پاسەنەوەی ئەو ماڵانەی کە حەدیقەیان زۆرترە، باخچێشی زۆری هەیە، بەتایبەت لە دەشتن، لە دەوروبەری شارن. ئەوە بەڕاستی دەبی زۆر ئاگاداری خۆیان بن، زووزووە کۆنتترۆلی جێگایەکەی بکەن، زووزووە مەسەن بێنانی موبیت حەشەراتە و کۆنتترۆلە چیمانگانەی بەڕاستی سەراحەتەن ئەمە دائیمەن ئەو شتەی بڵاو دەکەینەوە، باز دەکەین کە کۆنتترۆل بکرێن، نەک بڵێن ئەوە یعنی ینی جێمەدێت پێدەگوترە جیان لێنی ئەو دەلێراتیادیە و ئەوە باخچەیە و قابلەتی لێ دەبیتن بالعکس بەخۆی لەوێن دەرخۆی زیاتر خۆی ئەو دەکاتن. زۆر باش، ینی ئەو پشت گوێ خستنە دەکرێت هۆکارێک بێ بۆ ئەوی بەربڵاوتر بن، ڕەشاندن نەکراوە و مەترسیەکە دروست بکات. لە هەولێر تۆ لە
نەخۆشخانەکانی هەولێر داوام دەکەیت لە نەخۆشخانەی ڕۆژ ئاوا لە فریاکەوتنی ڕۆژ ئاوا کە داوام دەکەیت ئێوەش مار و دوو پشک کامیان زیاتر دەبینی من خۆم زیاتر دوو پشک بەڕاستی دەبینم بەڵام ماریش دەبینین والله لو فترة أخيرة خاصة تقريبا لو ما غير دستي بكردو ديسان بابلين لهاوينا أو هيت دائما هرهبوا يعني روجانا كيسك من هرهبوا بلان استا يعني بهم سير بولا غورغوتني تورغت بايزي كهات كيس ما زياد بوا كيسي دو بشك وكيسي سنيك بايت يعني اي ماريش زياد بوا وزياتر تشهان او بابلين او 80 من ضالكات زياتر بتسوك من ضال بتسوكا كان كدين وخوش الدزاني زياتر لو يعني لمن ضال زياتره لبروي بخود دزاني من ضال تتساسر او شوينيك حتى دقاتك كن دو بشككش نازاني او شتتي اصلا زود زياري دك يا بالضبط وتي دقاتنا ولا عابك اشتكى دستي لي دا ونشي زانيا همان شتيش بو ماركه بەڕاستێرێ وڵا زۆر بۆ لە تەواری و ئەمە پێشتر دەمانگۆ کە هەموو شەرت نییە هەموو دوو پشکێک پێویستە بێتە خەستەخانە بەڵام بەدەخەوە وەنیە بەخۆی دەبی گەرە گرینگە ئەوەی کە هەرنەوە دوو پشکێک بی پێوەتیدا باشتر وایە بێتە خەستەخانی لەکن ئەمە لە چاودێری دەبی ئاتلیس ئەمە عادەتەن چاودێریەکەمان چەندە 4 هەتا 6 ساعت چاودێری دوو پشک بەڵام چاودێری مار بەڕاستی 24 ساعت کەمتر نەبێت ئەم دائما ئەوش بەڕاستی حەزم کرد فۆکەسی لەسەر بکەم زۆربەی نەخۆش تەحملی نابیتن پاش 2-3 ساعت لە وەی کە بابلێ دوو پشکەکە ئامارەکە پێویدایە ئیتر بێزار دەبێت لە خەست دکتۆرە لێرە ئەوم پێ بڵێم من چونکە هەمان گرفتم هەیە نەخۆشەکە دێ ژانی هەیە بۆ تاکە گرفتی هەیە ژانە ئێوە دەرمانەشی بە قوتی ژانی دەدەن ئێوە ژانەکەی نامێنێت دەڵە دەڕۆمەوە بۆچی دەبێ بمێنێتەوە بەڕاستی خاصەتەن دوو پشک ئەمە دوو پشک بە خۆت دەزانی زۆربەی بۆ گرێدا گرید 1 و 2 3مان هەیە گرێدی یەکەم و دەرەجەی یەکەم و دووەم عادەتەن زۆر مەترسی لەسەر نییە و بە دیار ناکەویتە بیداەتەکەی فەلۆیە ئەوە زۆر گرنگە لەوە متابعە پێی دەگوتر متابعی نەخۆش نالێم لە 4 لە بۆ 6 ساعت دەبی تێبگەین نەخۆشەکەی نیشانە هەیە نیشانەکان چیە دەبتە ئەستوربوونی جێگایەکە سۆربوونەوە ئەستوربوونەوە شرت نیە بە ژانەکە خۆ ئەو ژانە بەس بیداەتەکەیتی پاشوی ئەو دەست پێ دەکاتن ئەستوربوونەوە ڕەنگی دەگۆڕێ سۆر دەبتەوە ئەوانە زۆر سڕبوونی بە دوادادەی کە نیشانە خراپەکانن ئەوە نیورۆتۆکسیک کە دەگاتە سەر عەسەبەکەی کە تەسیر لە عەسەبەکەی کرد بڵێ ئەوە هەر یەک لە نیشانە خەتەرەکانە کە پێویستە دژی ژەهرەکەی بدەین حتى لە بۆ سکۆرپیۆن یعنی لە بۆ ئەفۆن لە بۆ دوو پشکەکەش زۆر باشە لە بۆ ئیمار 24 ساعت کەمتر نابیتن بەڕاستی دەرەوەی خەستەخانە بێت لەبەرەوەی ئەمە فحوساتێک هەیە فحوساتی خوێن دەبی دووبارە بکرێتەوە هەر 4 إلى 5 ساعت جارێک ئەمە دووبارەی دەکەینەوە لەبەرەوەی یەکەم 5-6 ساعتی یەکەم هیچ بە دیار ناکەویتن پاشوی سەبر دەست پێ دەکا ئەنزیماتی ناوجەستە سەبر دەگۆڕێت ئەوە گەرە گرنگە بەڕاستی کە دائیمەن لو نخوشي شرح دەکەین مثلا بێزار دەبی لێ دەڵێ باشە خلاصە من ئەو فحسانە لۆ چێ بکەمەوە تەواو من ئەو جێگاکەی ئەستوریەکەی کەم بۆوە ئەو بەڵێ دەبی تێ بگەینین ئەو بۆ سەلامەتی تووە هەندێک جار ئەنزیماتی ناوجسم لە بیداتی دەرناتیگەن بنەو لە پاشوی ڕادەست پێ دەکاتەوە و زۆربەی جاریش دووسێ حالەتی وان بیتە بەخۆم نەخۆش ڕۆیشتیتەوە باشە بە پەنجەمۆری خۆی یانیشتەوە گوتی چابوونەوە ئەمن دەمێ بڕۆمەوە ڕۆژی پاشتر هاتیتەوە لاقەکەی خوێن طبعا نەچوەلوی باشا پێی دەگوتە مەلەکنەمە کۆمپارتمنت حالەتی کۆمپارتمنت ڕستی وەکو شکڵاتنی لێدێ بالضبط ژانەکە زیاتر بووە ڕقتر بووە جێگایەکە سۆرتر بووە سڕبوونێکی هەیە هاوار دەکەن نەخۆشەکە ینی ژانەکە دەلێ ئەمن ئەو ژانم قەت دەلێ بە حیاتی بەسەرداناتێ ئەوەش یەک لەو هۆکارانەیە کە نەخۆشەکە نەی هێش متابعی بکەین نەبەرەوەی ئەوە کە لە کنەمە بە متابعە کە نزیکترین نیشانەمان دیت بە زووتر عیلاتمان دەکرد زووتر بابلین سەیطرەمان دەکرد کۆنتڕۆلمان دەکرد لەسەر ئەو وەزای زۆر باشە لێرە من دەبێ یەک دوو تێبینی لەسەر مەسەلەی ژانەکە ئێمە نەخۆش ناهێڵینەوە تەنیا لەبەر ژانەکە لە فریاکەوتن واتە شتی دیکەمان هەیە کە دەمانێت متابعی بکەین زۆر جار لەوانەیە نەخۆشەکان بیان بینی بێ ئێمە ژانەکەمان کۆنتڕۆل کردووە لەگەڵیشی خەتێک بۆ منە کە بە جومگەیەکیەوە دابێ خەتێک لە دەوری دەدەین بزانین پاشی بۆ منە 2 کاژێر ئەو ئەستوربوونە لەو جونگەیە چووەتە جونگەیەکی دیکە یاننا نەخۆش دەڵێ بۆ وا دەکەن لەبەرەوەی ئێمە دەڵین کە ئەستوربوون دەگاتە لە جونگەیەک تێپەڕی بۆ جونگەی دووەم ڕەنگە سەرەتا دەرمانی دژە ژەهر نەدەین ئێستا بیدەین کەواتە ئێمە مەرز نییە بۆ هەموو پێوەدانێکی یان بۆ هەموو گەستنێکی مار و دوو پشک دەرمانی دژە ژەهر بدەین و یەکێکی دیکە لە گرفتەکانمان باسی پشکنینەکانت کرد نەخۆش دێ هەموو پشکنینەکانی بۆ دەکەین دەڵێ هیچ مشکلەم نەبوو
بەڵام پشکنینی زیادیان پێکردم خۆی ئێمە ئەو پشکنینانە هەمووی دەکەین بۆی نڵیابینەوە کە ئەسڵم بۆ خۆی نەخۆشەکە ڕەنگە بۆ خۆی کە نەخۆشەکە دێ گورچی لی تەواو نەبوو بێت و گرفتی هەبێ ڕەنگە بۆ خۆی خوێنی گرفتەی هەو بێت و هەر نەیزانی بێ ئێستا پشکنینەکان زۆر باشە پاشی 4 کاژێر یان 6 کاژێر بۆن منە پێی دەڵێن پشکنینی دووەمت بۆ دەکەین نەخۆشەکە دەڵێت دکتۆر پێشتر بۆتان کردم هیچ عیب نییە ئێستا بۆ نەکەی ئێستا بۆ ئێمە گرنگە بزانین بەراوردی بکەین لەگەڵ پێشتر جیاوازیەکەی چییە زۆر باشە دکتۆرە لەسەر پێوەدانی مار ینی گەستنی مار لەگەڵ پێوەدانی دوو پشک بۆچی ئێمە زیاتر ترسمان لە منداڵ و بە ساڵاچوان هەیە بۆچی لەوانە دەترسین زیاتر پێویستە بێنە خەستخانە خۆی ئەوەی کە تۆ باس کرد لەسەر سەردانکردنیان ئێمە زۆر تار دەڵێن پێشتر دەمانگوت کە مەرز نییە هەمویان بێن بەڵام ئێستا ترسێکی زیاتر هەیە لەبەر ئەوەی کە نەخۆشەکە زۆر جار لەبەر ئەوەی تومانە دەشکرێنێن ئەوەی کە گرفتیشی هەیەنایە بۆی ئێمە ئێستا دەڵین هەمووی بێ پزیشک بڕیار بدا کامی دەڕاتەوە کامی ناڕاتەوە بۆچی منداڵان زیاتر لە مەترسیدان یەکەم شت وەچمان لە بیداەتی باسمان کرد منداڵ نازانی ئەو شتە چییە بۆ تێدەگا گوتنی تو لەعابەکە دەچی گەمەی لەگەر دەکاتم ئەوە یەکەم شت ئەوەرنس یعنی ئاگای لێ نییە کە ئەو شتە چییە دوو قەبارەی جسمی ئەو منداڵی کە ئەو ژەهراویەی بابلێم ئەگەر بە پێوەدانی یەکەچی تەمەنی 20 ساڵان بدا نفسی ژەهرە نفسی مادەکەیە فەرقە زۆر لەگەر یەکەچی منداڵەکی 3 ساڵان و 4 ساڵانە لەبەروەی نفسی مادەیە نفسی کەمیەتە ژەهرەکە بەڵام ئەو ژەهرەکە بڵاو دەبتەوە لە ناوجەستەکی کچکۆکە بچووک یانی بۆ نمونە 8 کیلۆیە بالضبط ئەوەیە مەسەرەکەمان حتا 15 بزان چەند فەرقە لەگەر یەکەچی 6 کیلۆ بیتن یعنی بڵاو دەبتەوە بڵاوبوونەوەکەی خەفیفتر دەبی ینی ئەو مادە ژەهراویەکە ئیفەکتەکەی خەفیفتر دەبتەوە بەلان لە منداڵەکی بخۆی ئەسڵان 10-15 کیلۆیە ئەو ژەهراویە مادە ژەهراویە زووتر و بە قوڵی لە خستێکی زۆرتریش ینی مەترسیەکەی زۆر زیاترە لا ساڵە بەچووکانیش ئەوەلۆ لەبەروەی ئەوان بخۆیان نەخۆشی درشخایانیان هەیە بخۆیان مەناعیان کەمترا لەوەی کۆمەڵێک دەرمانە ئەو ئەکۆمەڵە دەرمانێش مەناعەتی کەم کردیا چینە دژی ئەو بابلێن ژەهرەی کە تەسیری لێ بکالۆیە مەدائیمان گوتنی توش باسمان کرد هەموو بە هەموو زۆرەی بی بە هەموو ئەگبێ بێنە خەستەخانەی باشتر وایە لەبەرەوەی شتێکیت کەشەیە ئەتو زیاتر تاخیری دەکەی لە ماڵێ هەندێک ئەفریا گوزاری هەیە ئەگەر ئێستا باسیشی بکەین باسی دەکەین باسی وەش دەکەین کە بەڕاستی نەکرێتن بێتە خەستەخانەی باشترەوەی هەندێک شتی کە ناگرینگە بەڕاستی کە دەکرێتن زیادە بێتە لە خەستەخانەی تاخیربوونەکە ئەو تاخیربوونی ئەو ئابلین کاتەی کە نەخۆشەکە هەتا دەگاتە خەستەخانە ئەو لەکنەمە زۆر مهمە کە قەراری پێ دەین پزیشکەکە قەرار بدە ئەو نەخۆشە پێویستی بە دژە بابلین ژەهرەکە یانە زۆر باشە پێش ئەوەی باسی فریاگوزاریەکە بکەین دەمەوێت باسی شتێکە بکەین ئێمە بۆ مار زۆر جار دەڵێن نەوع ژەهرەی هەیە زۆرە مارێک هەیە کە ژەهرەکەی وا دەکا بۆ نمونە گرفتەکانی بۆ کۆئەندامی دەمارە زۆرەی دیکەیان هەیە گرفتەکەی بۆ خوێنە بۆی ئێمە کۆمەڵێک پشکنینی خوێن دەکەین و چاودێری بۆ نمونە ئیفلیج بوون و لە دەستدانی توانای جوڵە چاودێری سڕبوون و کۆمەڵەکەوانە دەکەین ئەوە لە سیمینارێک بووم هەر لە یەکێک لە زانکۆیەکان کۆمەڵێک مامۆستا دانیشت بوون پرسیارەکان من کە سیمینار دەکەم ینی هەموو فۆکەسی من هەموو فکری من لەسەر ئەوەیە زۆرترین شت باسی فریاگوزاری خۆپارێزی بکەین هەموو ئەوەی ئەوان پرسیان هەر دەیگوت دکتۆر مارەکە پێستی چۆنە یەک دەیگوت ماری ڕەش خراپترە یان ماری سپی یەک دەیگوت زۆری مارەکان یەک دەیگوت مادەی کیمیاییەکەی چی تێدایە وتم وەڵی کاکە من پسپۆڕی مار نیم پسپۆڕی فریاکەوتنم ینی مار نەک ئەوەی کە پسپۆڕ نیمە هەر ناوێرم بە مردویش دەستی لێ بدەم زۆر جار ینی ئەوە گرفتەکەمانە بەڵام هەندێک معلومات هەیە لە سەمار ئێمە وەکو هەر کەسێکی دیکە دەتوانین بە دوای دابچین مارەکان وەکو زانیاری لەسەری دەڵێ 15 زۆربەی کات ژەهراویە و دەکرێت کوشن دەبێ لەسەر مار کەواتە دەکرێت 185ەکەی دیکەی مار سەلامەتن بۆیە زۆر جار هیچ گرفتی نییە پێی دەگوتێت پێوەدانی وشک واتە ژەهرەکەی دانانێت تەنیا گەستنێکە و ژانی هەیە بەڵام ژەهراوی نییە بۆ دوو پشک ئێمە باس لەوە دەکەین نزیکەی 2000 زۆری دوو پشک هەیە بەڵام کەمتر لە 30 جۆریان ژەهراویە دیسان ئەوە ژانی هەیە بەڵام ژەهراوی نییە بەڵام ئەوەی کە پێتەوە دەدات تۆ نازانی ژەهراوی یان ژەهراوی نییە بۆیە دەبێت پێ فریاکەوتن ئەگەر یەک کەسیش ڕزگار بکەین ئێمە بەسمانە کەسێک مارەکە پێوەیدا مارەکە گەستی دوو پشک پێوەیدا چی بۆ بکەین یەکەم شت پێم بڵێ چی بۆ بکەین و چی بۆ نەکەین چی بۆ نەکەین ئەو زەڵت بە بینە سەرگەستنی مار یەکەم شت زۆر گرنگە ئەو شوێنەی کە گەستیتی بشورێت باشە بە ئاوەکو و سابوونێک ئەوە دەشورێت دووەم شت کە زۆر گرنگە کە لێرەش زۆر باو زۆر جەمالێ بووە
گەستن بە هیچ شێوەیەک نابیت کە دەگوترێ مژینی جێگایەکەی کە مارەکە ئەو ژەهرەکەی خستیتە ناو یان دەینن برینێکی دروست دەکەن قوڵ لەو جێگایی کە با بڵێم ژەهرەکە لە ناویتی بەڕاستی بۆ ئەو شتە ناکریان بۆ ئەو غەڵەتە لەبەروەی ئەتوو ئەو جێگای با بڵێن کە مژیت ئەگەر ئەو شخصی بەرامبەر ئەوی کە ئەو شتەکەی کردیا ئەو حرەکەی کە مژینەکەی کردیا یەک جێگای برینێکی کچکەی هەبی لێ دەوییان بابلین ئەو یەک بخۆت فتحەکی زۆر کچکۆکەی پێویستە پێدا دەڕواتە ژوورە معناتە کەواتە منی سێ بەڵێ ئێستا من دوو نەخۆشم هەیە لە باتەوە یەک دووەم حالەت ئەوەی کە برینەکە لە برینەکی کە قوڵی دروست دەکەی و طبعاەت خۆ دەزانی لەگە خوێنمان ئەمە بڵاو دەبتەوە بەخۆی ئەو ژەهراویە کەواتە ئەتوو زیاترت کرد یعنی لەبەرەوەی ئەوەی ئینفێکشن ڕسک ئۆف ئینفێکشنی پێدەگوت ئەمەمان یەکەم شت پاقخانی یەکسەر بەدەمی خۆی لەوانێت تۆ ئیلتیابە توشکێک کە بە مارەکە گرفتی بۆ دروست نەبێت لێرە ژەهراوی بوونەکە گرفتی بۆ دروست بێت دەمانێت ئەمەستە دەبڵ هەم ئیلتیهابمان لێ دروست کرد هەم سریع بوون ئەوە زۆر مهمە باسیەوەی دەکەین دەلێ ئەتوو دەمانێمە حالەتەکەی بەڵتیکەین سەبر بیتن نە بلعکس دەبێت و لەو حالەتەی سریعتر دەبیتن کە بابلین ئەو بڵاوبوونی ئەو ژەهرەی کەواتەمە چ دەکەین بەس بەو ڕێگای بەستنیش طبعاً بەستنیش بەداخەوە زۆربەی نەخۆشەکان کە دێنە تەوارەی ڕەجاءن ئەمن ئەوە دائیمەن باسم کردیتەوە ڕەجاءن چ نەخۆشە چێوهاتان دیت بەستنی تون پێویست ناکە بە تۆرنیکەیت ببەسترێتەوە سێتەکەی دەبینم لێرە تا ئێرە بەستانە چێوها کرایە ئەو ڕەنگە دەستە شین و مۆر بوویتەوە خاستن ئەتوو بخۆت دەزانی لە ڕێگایەکی دوور دێتە لایمە ئەو حالەتە بخۆشت دەزانی پێدەگوترێ تش و دامج هەموو ئەزیەتی ئەو دەستەی دەدا بە هیچ نەوە خوێن بۆی ناچی و لە هەمان کاتیش کە ئەمن ئەو با بێن بەستنەی کە دەکەمەوە خێراتر بڵاو دەبتەوە لەوەی بکە پێش و بۆیە بەس پێویستە ئیممۆبیلایزیشن چیە بەدەستەکە لەگەر ناوڕاستی لەگەر ئاستی سنجی با بڵێن لەگەر هەندێک لە دڵی هەرێک نزمتر بیتن نە زۆر بەرزبتەوە دەستەکە نە زۆریش بۆ خوارە بۆ خوارێ نابی لە بەرەوەی ئەستوربوونی زیاد دەکاتن گەری ئەستوربوو لێ لەبی لە نەفسین ینی ڕاستە و ڕاست بیتن و شتێکی لە بندانەی پێدەگوترێ سپلینتەک هەر با بڵێن تەختە کارتۆنێک بیشتەیەکی بەسیت بیتن بەس مهم ئەوەیە کە ڕاست بیتن نەجولێتم حتا دەگاتە خەستەخانەی ئێمە لەوێن دەرێت دژی ژارەی بیتن علاجەکانی خۆمانی بۆ دەکەیت کەواتە ئەگەر بە کورتی باسی بکەین زۆر گرنگە کەسەکە و ئەوەی دەوروبەریشی زۆر هادئ بێت چونکە مشەوەشکردنی سوڕی خوێن خێرا دەکات و ژەهرەکە خێراتر بڵاو دەبێتەوە و نەیجوڵێنی جێگیری بکەی و بتوانی بیگوازیەوە بۆ نەخۆشخانە و کاتەکەت لێ دیار بێ بۆی من بزانم دوو کاژێرە پێوەی داوایان چەندە و بە هیچ شێوەیەک نەبرینداری بکەین نەبیمژین چونکە هەم هەوکردن دروست دەکە هەم خوێنەکەش زیاتر دێت و ڕەنگە گرفتی بۆ دروستکە یەک شتشمالە بۆ مێشەنجون ئەویش وەکو با بڵێن فریاگوزاری سەرەتاکانی مێشەنجون بەخۆ دەزانی ئەو دەرزێ ڕەشەکەی کە خۆی پێوەیتی کە بە دەستی با بڵێن نەخۆشەکە دەنووسێ ئەمە زۆربەی جارجەمان لێبووە ڕادەچێشرێ بە موچێشێکی یان دەیگەز ینی با بڵێن دەیکوشن هەتا دەریبێنن ئەمن ئەوڕۆ کارتەکەم هینە هەر کارتێک لە ماڵێ بە بخۆ پێی دەگوترێ کریدیت کارت سکرپ بەس بە هەر کارتێک بیان هەر شتێکی با بڵێم لوز بێت یعنی ڕاست و ڕاست بێت بەو شێوازەی ئەوها بەو شێوازەی وەبی ئەتوو چەند زیاتر سکویزیکەی ینی چەند زیاتر با بڵێن تند بیبەستیەوەها یان تێبی کوش و بینێ دەرێ زیاتر ژەهرەکە دەستە ناو جسمت لۆیە باشتر وایە بەس بەو شێوەی یانیش بە نینۆکێک واتەوەکو ڕوشاندن دەکەی وەکو خشاندن دەرهێنانی ڕاستە خۆی چونکە ژەهرەکە دەڵێ خێراتر بڵاو دەبێتەوە و من هەندێکشتم مابوو لە سەرمار و دوو پشکەکەش بەس هاتینە سەر مێشی هەنگەکە یان زەردەواڵەکە و زۆر گرنگە بەڕاستی ئاگامە لێبێ من خۆم پێوەی داوم بەڕاستی زۆر جار بۆ ژانەکەی دەڵێن هێندە بە قووەتە دەڵێ مار پێوەی داوە تۆ هیچ کات هەت بۆ بخۆت هەم مار و دوو پشکەکە هەم زەردەواڵەکەش زۆر باشە بۆ مێشی هەنگ بۆ مار بۆ دوو پشکیش ئێمە چەند زانیاریەکی لەسەری بۆ منە دەڵێن دوو پشک ئەگەر بۆ منە شوێنی لێ تێک نەدەی بخۆی حەزی لێ شاراوە بێ و خۆی بشارێتەوە هیچ ناکە مار دەڵێن ئەسڵەن وا بەناوبانگە دەڵێن شەرمنە ینی مار دیفاع دەکا بەڵام هجوم ناکە بۆ یەکە تۆ نەچی ئازاری پێ نەگەێنی گرفتت بۆ دروست ناکە بۆ یەش لە منداڵان ئێمە دەڵێن گرفتی هەیە چونکە ڕەنگە پێی لەسەردا بنێ بۆ گەورانیش ئەمە ڕاستە ڕەنگە بیوێ یاری بکە بەڵام مارەکە ئەوە نازانێ دێ هجوم کاتەوە و بۆ مێشی هەنگ بۆ مار بۆ دوو پشکیش ئێمە چەند زانیاریەکی لەسەری بۆ منە دەڵێن دوو پشک ئەگەر بە
مێشی هەنگ دەڵێ گرفتەکەی چییە؟ ئەویش بۆ خۆی دەڵێ پێوە نادا ڕەنگە هەیە پێوەی دابێ بەس دەڵێ بۆ منە تۆ بتوێ شانەی هەنگەکە لێ تێک بدەی یەکسەر هجوم دەکا لەسە مار و دووپشکەکە من چەند تێبینیەکی دیکەش هەبوو زۆر جار دەیبینم بەکارهێنانی بۆ نمونە نەوت بۆ خاوێنکردنەوەی علەساس بۆ نمونە شوێنەکە مارگەستوێتی یان دووپشک پێوەیداوە دەڵێن نەوت بەکاربهێنین یان مادەی کیمیایی دیکە ئەوانە تا چەند هیچ بناغە چ زانستی هەیە ئەوە طبعاً هەتا ئێستا هیچ شتێکی ئەوها دیراساتێک نەبووە کە بلێ 100% ئەو شتە ڕاستە بەڵام ئەوەی ئەتیقاداتی قەدیم چ دەرێ دەلێ ئەو بەخۆی ژەهراویە مادەکی ژەهراوی دژی مادە ژەهراوێکێ بەڵام ئەتو فکر ناکەی ئەگەر جێگایەکەت برین بوو ئەو نەفتە یەک قەترە نەفت بستە ناو پیستت چ تووشی سوتامونەوەک و چ تووشی مادەکی ژەهراوی بوون دەبڵی دەکا زیادی دەکا بۆ پیستت دەبی فکر لەوەی بکەینەوە تکایە بە هیچ جۆرێک هیچ شتێکی هیچ مادەی کیمیایی نابێت لەسەر جێگاکەی تەنیا شۆردەکی پاک شوشتن و سابوون زۆر باشە زۆر جار ئێمە دەڵێن خۆی ئێمە لە نیشانەکانی هەوکردن دەترسین کە باسی ئەستور بوون و سووربوونەوە و خوێنبەر بوون و ئەوانە دەکەین بەڵام زۆر جار دەڵێن با بەفر بەکاربینین ئێمە لەگەڵ بەفریش نین دەڵێن دەکرێت بە پەڕۆیەکی باش پاک دای بپۆشی ساردوێ بەڵام نامانەوێت بەفر بەکاربهێنرێ وە داپۆشینەکەش زۆر جیاوازە لەگەڵ بەستنەوە ئێمە دەڵین بە پاکی دوای ئەوەی شۆر دای بپۆشە بەڵام داپۆشین نەک بەستن چونکە دیسان خوێنەکەی بۆ ناڕۆ زۆر باشە چی دیکەت مابوو لەسەر مار و دووپشک ئەگەر یەک شت مابوو ماربی دووپشک بیان مێشەنجۆن ئەوەی هەستیاری پێدەگۆترێ ئەنەفیلاکتیک شۆک کەنجین بزانین ئەو نەخۆشە و بەرەو وەزئی بەرەو خراپتر دەڕواتن یان کەنجین مەترسیدار هەیە لەسەر نەخۆشەکەی هەندێک نیشانەی ئەوەی هەیە هەستیاری کە جسمەکە دەست پێ دەکالۆی ڕوودەدا دەوروبەری لێی نەخۆش لێوی نەخۆش شین و مۆر دەبتەوە نەخۆشەکە دەست پێ دەکات تەنگە نەفەش دەبیتن هەموو قەلبی دەبتە لیر قورانێکی زۆری توش دەبیتن جیغەزیغێک خیزەخیزێک ئەفەن لە سینجی ڕوودەداتن ئەوە هەموو نیشانەی هەستیاری هەندێک جالانەیە سکچوونی دەست پێ بکات لەگەڵی ینی کار لە هەموو کۆ ئەندامەکانت دەکا ئەو نوعەیە کە بەڕاستی ئەو ئەمەلەکنەمە وزەختیش پستانی ئەوەی دێتە خوارێ زۆر باشە وە من وەکو دوایین تێبینیم دەڵێم نەتانەوێ مارەکە بگرن یانیش نەتانەوێ بۆ منە شەڕی لەگەڵ بکەن چونکە زۆر زاریەکێک لە گرفتەکانمان ئەوەیە تۆوتت یەکەم کەس پێوەی داوە ئەوەی دووەم بە حسابی خۆی شوێنەکە دەمژێت دەیەوێت ژەهرەکە بێنتە دەرەوە بەڵام خۆی ژەهرایی دەبێت یانیش یەکێک مار گەستوویەتی یان دوو پشک پێوەی داوە بەڵام دەیەوێت مارەکە بکوژێ دیسان ڕەنگە بە تۆ شۆ بدە بۆیە گرنگە تۆ شوێنەکە بەجێ بهێڵە کاتەکە دیاری بکە و وەرە فریاکەوتن شەڕ لەگەڵ مارەکە مەژن شتێکی کچکەم بەبیر هاتەوە بەو ئەوەی نەخۆشێک عینەوە هاتە فریاکەوتن طبعاً نەخۆشەکە پێوەی دابوو ماری پێوە دابوو هەر دیتمان ئەلاگەکی پێیە ئەلاگەکە مارەکی تێدایە طبعاً جوولەش دەکا مارەکە یعنی ئەمن ئێستش بەبیرمە وا بزانم لەو قاوشەی کەس نەما هەروەی دەمانگۆ کاکە بەس ئەو مارێت و ببە دەرێ وعد بێ هەر چت لە دەکەین ئەیلازەکەین دەیگۆنا ئەخرمنەوەهام بیستووە دەبی مارەکەلەکە خۆت بێنی بۆی کە بزانی ئەوە چێ هەن زۆرە ئاخر ئەوە گۆتنی تو ئەمە دکتۆری مارنین ئێمە دکتۆری فریاکەوتنین لۆ بە هەر حالەتی ئەمە هەر ئەکید ئەیلازی دەکەین و ژەهراوەکەشی دەدەین ئەگە پێویستی پێبی فتکای پێویست ناکە بەڕاستی خۆت بەترسی بکەی لە بڕۆی نزیک مارەکەی دووسان دووبارە دەستەکان خۆش بە دکتۆر سۆلین کاف سپۆری پزیشکی فریاکەوتن سپاس کە لەگەڵم بووی دەست خۆش پۆدکاستی کلینیک هاستم پێشکەشکردن هەمیشە تەندروست بن